بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگارفایەقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لاگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی باسی ڕۆژ. ئەم شەو دوو میوانی بەڕێزمان هەیە، میوانێک لە هەولێر و ئەوی دیکە لە دهۆک. میوانەکەی هەولێر دکتۆر تارق گەردی پارلەمانتاری پێشووی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵمانە بێ، وارووا دکتۆر سامی ئەتروشی پەرلەمانتاری پێشووی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق و شرۆڤەکاری سیاسی. بێگومان ئەوەی ئەمڕۆ باسی ڕۆژە قسەکردنە لەسەر خۆپیشاندانەکانی عێراق کە بۆ نمونە ماوەی هەفتەیەکە لە بەغدا بەسرە بابل زیقار میسان لە موسەنا لە نەجەف بەردەوامە و تا ئەم ساتە زیاتر لە 12 کەس کوژراون و دەیان کەسی دیکەش بریندار بوون. ئەوەی تا ئێستا بەدی ئەکرێت لە خۆپیشاندانەکان و لە داواکاری خۆپیشاندەران خۆی لە خراپی کارەبای عێراق، شار و ناوچە جیاجیەکانی عێراق، کەم ئاوی و بێ ئاوی، واروەها خراپی زۆری کەرتی تەندروستی و پەروەردە کە لە راپۆرتە جیاجیەکانی یونسکۆ و تەنانەت ڕێکخراوە جیهانیەکانی دیکەش ئاماژەی پێدراوە کە پەروەردە و تەندروستی لە عێراق لە ئەو پەڕی خراپیدان ئێستش بەهۆی ئەو گەرما تاقەت پڕوکێنەوە کە بێگومان هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بەهۆی بێکارەبایی و بێئاویەوە، وەکو ئەوترێت و ئەبینرێت دۆخەکە تەقیوەتەوە. و ئەوەشی ینی ئەبێ باسی بکەین ئەوەیە بۆ نمونە ئەبینی مقتەدا سەدر لە ڕێگەی تویتەرەوە هاشتاگی شۆڕشی برسیەکان بەکارەهێنێت، پێ ئەچێت وەکو دەرەکەوێت کە ئەو پشتگیری خۆپیشاندانەکان و ڕژانە سەرشەقامەکانی هاوڵاتیانی ناوچە جیاجیەکانی عێراق لە بەسرە بۆ نمونە ئەوترێت ینی زۆرینەی یەدەگی نەوتی عێراق لە بەسڕێ و عێراقیەکان لەسەر بەسرە ئەژین کەچی ینی ئەوترێت بەهۆی شتی جیاجیاوە، دۆخی جیاجیاوە، بڵاوبوونەوەی نەخۆشی خراپی دۆخی کۆڵانەکان و ئاوەڕۆ و بێکاری کە لە سەرەکی ترین داواکاریەکانە لەو پەڕی خراپیدایە و سەدریانی شتی زۆر سەیری باس کردو لە تویتەکانە. من وەکو بابەتی گفتوگۆ لەگەڵ میوانەکانم باسی یەکەم و هەندێکیش ئەڵێن کە ئەوەی لە عێراق و شارەکانی عێراق لە ئێستادا ئەگوزارێت شتێکی نوێیە، چونکە ئەو دۆخە پاری شوا بوو پێراری شوا بوو لە دوای 2023ەوە گۆڕانکاریەکی ئەو تۆی بەخۆیەوە نەبینیەوە، گۆڕانکاری بەرەو خراپتر هەمیشە هەبوو. بۆچی ئێستا بەو شێوەیە ڕژاونەتە سەر شەقامەکان بۆیە ئەڵێن گوایە یەکلاکردنەوەی و تەصفیە حساباتی نێوان ئەمریکا و ئێرانە بەڵام لەسەر گۆڕەپانی عێراق. بێگومان شرۆڤەی زیاتر لای میوانەکانمە. من لە دکتۆر تارق گەردی پارلەمانتاری پێشووی پارتی دیموکراتی کوردستانەوە دەست پێ یەکەم. دکتۆر سڵاوتان لێبێت، سوپاس بۆ ئەم دەرفەتە. پرسیاری سەرەکی لە ئێستادا ئەوەیە ئەوەی لە عێراق ئەگوزارێت چییە و بۆچی لەم تەوقیتە ڕوئەدات تێگەیشتن و شرۆڤەی ئێوەی بەڕێز. ئێوارە باش بۆ بەڕێستان و میوانەکە و هەموو بینەرانی بەڕێز. لە ڕاستیدا ئەوەی ئێستا لە عێراقدا ڕوودەدا بە تایبەتی لەم هەفتەی ڕابردوو کۆمەڵک احتیقان و پەنگا و خواردووی چەند ساڵەی خەمی گەلانی عێراقا. وەک دەزانین لە دوای 2023ەوە و گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراق و نەمانی ڕژێمی دیکتاتۆریەت هەموو گەلانی عێراق خەونی زۆریان هەبوو کە سیستەمێکی دیموکراتی دێتەکایەوە، هەموو خزمەت گوزاریەکان بۆ هەموو هاوڵاتیان وەک یەک دێتە پێشەوە، ئەو پەڕی ڕێز لە هاوڵاتی بوون دەگیرێ، دوور دەکەونەوە لەو دیکتاتۆریەت و ستەمانی کە پێشتر لەیان دەکرا. کەچی ئەوەی بینیمان لە 2023 و دواتریش کە دەستوری عێراقی دانرا تاکو ئیمڕۆژ نەخەونەکانی گەلی کورد، نەهی عەرەبی سونە، نەهی شیعە، نەهی تورکمان، نەهی مەسیحی کەسیان وەک پێویست نەهاتە دی. هەر ئەوەش وەی کرد کاردانەوە دروستبی لە شوێنەکان لە 2007 و 8 و 9 و 10 تا 2011 و 12 شەڕی ناوخۆی تایفی بووێن تەنها لەسەر هەویە شیعە و سونە. پاشگەز بوونەوەی حکومڕانی عێراق بوو لە پرۆسەی دیموکراسیەت لەگەڵ هەرێمی کوردستان، جێبەجێ نەکردنی مادە دەستوری ئەساسیەکان کە مافە نەتەوەیەکانی ئێمەی دەپاراست. کاوای لێهات ئێمە بە دوای ئەگەری تردا بگەڕێنەوە ئەوەی زانیمان کە ڕوویدا و لە دوای ئەحداسی ریفراندۆمەوە. ئێستاش کە ئەوەی دەگوزارێتن لە بەسڕا زیاتر لە 10 ساڵە بەسڕا داوای کردووە یاسایی
دروستکردنی ئەقالیمەکان هەبێ بۆ ئەوەی ئەوانیش ببنە ئەقلیمێکی سەر بەخۆ سیستەمی فیدرالی بەرقرار بێت تاکو ئێستاکە سیستەمی فیدرالی بە تەواوەتی لە حکومڕانی عێراق بەرقرار نەبووە تەنها هەرێمی کوردستان فیدرال لەگە حکوومەتی مرکز دەبێت 2 فیدرالیەت 3 فیدرالیەت 4 فیدرالیەت لە هەرێمەکان هەبیتن تاکو حکوومەتی مرکزی بتوانانی بەڵانس لە نێوان هەرێمەکان ڕابگرێت. ئەنجە نەبوونی خزمەتگوزاری تائیفی بە تایبەتی فرۆشتنی نەوت لە دەرەوەی یاسا من بە حکمی ئەوەی 4 ساڵ ئەندامی لێژنەی نەوت و گاز بووم لە بەغدا راپۆرتی وامان بۆ هات تەقاریری وامان بۆ دەهات لەسەرەوەی کە بە بۆڕی ئەحزابەکان حسەیان هەیە نەوت دەفرۆشن لە مینای ئۆم قەسر و مینای بەسڕا و لە چەندین شوێنی تر جگە لە بە قاچاق بردننی نەوت بۆ ئێران و لەسەر بیرەکانی لە نێوان هەردوو حدودی عێراق و ئێرانە یعنی بە سەدان خڕوقاتی دەستوری و یاسایی و کۆمەڵایەتی دێ ئەینجا لە پاڵ ئەوانشدا ڕێژەی تاوان ڕێژەی زۆربوونی مخدرات ڕێژەی پچرانی کۆمەڵایەتی هەموو ئەوانە هۆکار بوون کە خەڵکی بەسرا ئیتر هیچیان پێ نەماوە ژیانیان نەماوە دامەزراندن نییە گەنجەکانیان بێکارن بەو هاوینەش کە هەموو ساڵی هاوینان چەند جارێک خۆپیشاندان دەکرا بەڵام بەو ئاستە نەبوو. ئێستا ئەو احتیقانە بەشێکی زۆری شارەکانی عێراقی گرتووەتەوە تەنها بەسڕا نییە ئەوەی ڕوویدا ئەمە قۆناغێکی نوێیە بە تەکید ئەو کێشانەی کە باسمان کرد ئەو کێشانێک کە باسمان کرد بە شێوەیەک لە شێوەکان ڕنگدانەوەی لەسەر زۆربەی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقا ئەگەر سەیرێکی شارەکانی ناسریە و عمارە و زیقار و موسەنا و واسط بکەوە لە ساڵی هەفتاهەشتایەکان چۆن بۆ ئێستا هەروایە هیچی بۆ نەکراوە هەر بۆیە ئەوان کە گلەییان لە هەرێمی کوردستان دەکرد دەیانگۆ کوردستان لەسەر پارەی ئێمە بوویتە بەهشت نەخێوانیە کوردستان 170 موازنەی وەردەگرت لە دوای 2004ەوە 183 بۆ ئەوان دەماوە بەڵام ئەوان هیچ خزمەتگوزاریەکی ئەساسیان پێشکەش بە شارەکان و خدەماتی پارێزگاکان نەکردووە بۆیە خەڵکەکە بەم شێوەیە ئێستاکە لە ڕقی هەموو حیزبەکان لە ڕقی تایفیەت لە ڕقی نەبوونی خزمەتگوزاری لە ڕقی بەرپرسە گەندەڵەکان ڕژاونەتە سەرجادەکان. باشە دکتۆر تارق ینی من ئەو پرسیارم بەلاوە مەبەست بوو ئەمەی لە عێراق ئەگوزارێت کارێکی بەرنامە بۆ داڕێژراوە وەکو عەبادی ئەڵێت نازانن کەی لە پشتەوەی یاخود قۆناغێکی نوێیە و عێراقیەکان ئەیانەوێت ژیانێکی نوێ بۆ خۆیان بنووسنەوە. بە تەسەوڕی من ئەم ڕژانە سەرجادێ یان ئەم خۆپیشاندانانەی کە دەکرێ منەظەم نییە واتە هیچ ڕێکخراوێکی منەظەم لە پشت ئەو بابەتەوە نییە هەندێک لە ئەحزابەکان دەیانەوێ بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بدەنە پاڵ جەماوەر و برێن ئێمە متعاتفین لەگەر ئێوە حتا مەرجەعیەش بەڵام ئەوەی ئێمە جێمان لێ دەبێ و ئیتیساڵاتمان هەیە لەگەر هەندێک برادرانی خۆمان لە شارەکان بە تایبەتی لە بەسڕا لەگەر ئەندام بەرلەمانەکان هیچ سێکیان وانیشان نادەن کە حزبێک لە پشت ئەو بابەتە بێ بەڵکو ئەوە احتقانی چەند ساڵەی خەڵکەکەی لەبەر نەبوونی خزمەتگوزاری و لەبەر چاوی وان بەرپرسەکان هەمویان بووینە مەڵتی میلیۆنێر و ئەوانیش کار نییەوە ئەو کارەبایان نییە. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر تارق بێگومان دێمەوە لاتان ئێستا لە ستۆدیۆی دهۆک هاوڕێیان ئەڵێن کە دکتۆر سامیە تروشی پارلەمانتاری پێشووی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئامادەیە دکتۆر سڵاوتان لێبێت گەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە کۆتا پرسیارم بوو لە دکتۆر تارق حیدەر عەبادی ئەڵێ ئێمە نازانین خۆپیشاندانەکان کەی لە پشتەوەی تەنانەت هەڕەشەی بەکارهێنانی هێزی شەکا بەرامبەر بە خۆپیشاندانەکان بە خوێندنەوەی ئێوە و بە ئەزمموی خۆتان پێتان وایە ئەوەی ئێستا لە شارە جیاوازەکانی عێراق گوزارێت کارێکی پیلان بۆ داڕێژراوە وەکو ئەوان ئەڵێن و دەستی دەرەکی لە پشتە یاخود یعنی تەقینەوەیەک و هاتنە سەرجادەیەک و بێهیوابوون و بێ ئارامبوونێکی ڕاستەقینە و واقعی هاوڵاتیانی عێراق. بەڵێ پێشی سڵاو بووتە و بۆ بینەرێن کەی 24 و هەڵسەش دکتۆر تارقی بێگومان هەمی تشتێت کەرەم کردین دکتۆر تارقی ئەس گەلم بەس برسیار یاتە کردی و بژین بەرسڤایە برسیارێ دیتنا من جارێ وەکو دەستی دەرەکی حالیان ڕاستە و خۆ ئەلگەل دەستپێکە خۆپێشاندانان نەبوویە بتنێ وەکی دیسەهاتی ئاماژە پێکردن
کو موضوع کی احتقانیه خلکی بیزار بوی خلک خدمات گشت آستکی کو بیزاری یعنی نه بس بیزاریه نچاریه چبکتن یعنی نه آف هبیت نه کارب هبیت نه کار هبیت نه خارن درستی هبیتن و تا خلک حولاتی گشت آستکی بالفعل داخازان دید که گوری نکچه بیتن و اف گورینه طبعا چندین جارا اف تشتری دایه بری نوکجی خلکی خو پیشان دان کرینه تشت جواز وی جاره اشم بیجم خو پیشان دان دست بکریه همی جار اگر بیجن لای سنا دست بکر بیتنش لای رمادی و صلاح الدین و هندک نرازی بون سر سیاست حکومت بابت طائفی گریه و دیسا کم ترخمیا و برانبری و پارزگهن تن حساب کردن یت غربی آن یت سنا افریقا رویدان او راست برینو کجن دک خو پیشان دان هبون یت شیعه ام هکر ناو درس بیتن کو خلکی پتر پارزگهن شیعی بنیام بغداد بو تایبچی مشهور بو کوراوت صدری پشت خو پیشان دان بو دو دمادا بس اوافی جاره ریدای هیچ پیوندی واتش تا و همیانی نه خلق داخازت خلقینه ادوین گورینک چه ببیتن و بالفعل خو پیشاندان خود دن نیاسین کو بابت ما اوه کم خدمت گزاریه گندلیات تکرن برانبری اکو امزاین کو عراقش دست بیکا پیک هینانوی 2003 حتی نو که گندلی بیت تدا بردوامه دیسا هیوینینه امیدک نینه کو اف گندلیه بیتا گوهارتن یدبینن حکومات اکو تینا گوهارتن جی هر نفسی و شکلا و وجوها و ریا تینا گوهارتن جارا کدی او ریا تینا و تا ملک هیویک وانینه کو هندک بین گورینه که بیخن اما بیجن دست درکی بیتت نافدا من باوره پشت اینگه دست درکی کار بکتر سر بس نو که پارزگهن تنیت شیعی حسابن هر نه پارزگهت خارق و تینا حساب کرن راسته بیجن حتی بشکای از بارد کم نزیک بغداد دست بکه که ما دست بکه بغداد بس مبارد دیگه تا بغداد جواته پتر خلکه که خو ضمنی پیکاتا حکمتی کو حکمت تنیاسین یا شیعیه بس او نترازینش حکمتا خو خدمت گزاری بنا تا پیشکش کردن و کی ما گوتی او کم ترخمیه که برانبری وی خلکی تکرن کو بالفعل اگر افریقا زور قصه سرواتی الان اگر مظاهره و خۆپیشاندان و هەر جۆرە پرۆتێستێک پارتێکی سیاسی گەورە کەسایەتیەکی سیاسی دیاری لە پشتەوە نەبێ لە کۆتاییە دوای چەند ڕۆژێکدا ئەمرکێتەوە کۆتایی دێت بەڵام ئەوەی ئێستا تێبینیەکرێت مقتەدا سەدر بە هەموو هێزی خۆیەوە پاڵپشتی لە خۆپیشاندانەکانەکات تەنانەت لە تویتر یعنی هاشتاگی سەورەت الجیاع تەنتەسر شۆڕشی برسیەکان سەر دەکەوێت بەکار ئەهێنێت و پاڵپشتی لە خۆپیشاندانەکانەکە پێی وایە کە دۆخی عێراق لە ڕووی کارەبا لە ڕووی ئاو لە ڕووی بێکاری لە ڕووی کەرتی خراپی کەرتی تەندروستی و پەروەردە لەو پەڕی خراپیدایە ئایا ئێوە پێتان وایە کە ئەمەی ڕوئەدات مقتەدا سەدر بە تەواوەتی تیای بێت و دواخستنی پێکێنانی حکوومەتی شتێکێک بێ لە هۆکارەکان چونکە لایەنی یەکەمی براوە سەدر بووە و تا ئێستا دەستیان پێکرێت بگمان اما بشه بس بکر دست بکای کاچایه بس برف کیف چیتن و کتا آماجه بکرن حتی من ناف گلک میدیا دا بحث کریه بدیت نامل دست بکا روژا دست بکا هل بجار یعنی بیجین خوبشان دانا هادیه کرن بمخاونی و مهمی جارا خوبشان دانت عراق دیتینه الپیشی خلکه که حولاتی عادیه گازید کرد داخواست کردن دک ما فنویت روابی نجی بجی کرن بس الدمایه هندک لاین سیاسی چو وکو کتله بیتن یان بیجین حزب سیاسی تین الوی پیل سیارد بن ویل موجه سیارد بن مخابنی و دست کفتید اگر دست کفتیه که بیتن طبعا بیت دست کفتیه که سیاسی راست افریقا ام بیجین گوهاری نکچه بو داخازیت بصره دب تایبت و رئیس حیدر عبادی آماجه پنده کرد و 3 تریلیون دینار و 500 میلیارد دینار دیتا ترخان کردن بو بصره بو چندین خدماتا بس دائما او بیجین نتیجه و برهمه خو پیشاندانا مخابنی و بو هندک لاین سیاسی چون وقتی تا پی آماجا پیکری همی جارا مدیتیا وقتی حکمت نیتا بیجیم پیک اینان لاین سیاسی پیک نگهن مستوایی که حکومت پیک بینن هنده جارات بنا هند انفجارات پقین و ریدانت ارهابی و تیروریستی چید بن هنده جاراجی برف اف ریدان واکی مگوتی کو خو پیشاندان دست بید کن دیتنام اف خو پیشاندانه اف مخابنی و از بیجم راست عمل گل حولاتی عراقینه راست مهیویه کو بالفعل انجامت باش بدست بکون بس من خو باوری پینینه کو انجامت باش بدست بکون غیری اف چند داخازی تاتی نکرن کو هندک بطاله نه تهیلان بوشش هیوی دین دک برنامه بیت دانو کو وزیر نفت آماجه پیکری بس دو ماه کو برای
دي برفن دي فاتشت بو بيك إنانا حكمتي هندك لان بخو مفاجئ بقول وكي تقول تشراوتي صدري بيتن أن حتى أو دستكاريا أو كي تقول دست دركي أجري هرمي هبيت نافدا بو استعجال أن لذكرنا بيك إنانا حكمتها وفالا أنا دزيكا بجهنا إيك دزيكا حكمتك بيك بينن أما أكو هولاتي أزبارنا كم قالك مفاجئ مازن جيب بينن سپاس دەکەم دکتۆر سامی بێگومان دێمە وڵاتان بۆ پرسیاری دیکە دکتۆر تارق هەر بۆ ئەوەی یعنی بگەینە ئەنجامێک لەم باسە هەر سەبارەت بە مقتەدا سەدر و هەنگاوەکانی مقتەدا سەدر ناکرێ پشتگوێ بخرێ بە تایبەت وەکو براوەی یەکەمی هەڵبژاردنەکانی عێراق یعنی قسە لەسەرەوە هەیە کە شتی دیکە لە پشتی پەردەوە ئەگوزارێت یعنی تەنانەت لە یەکێ لە تویتەکانی خۆیدا مقتەدا سەدر بە چەند ڕۆژێک پێش خۆپیشاندانەکان ئەڵێ بۆ لایەنە سیاسیەکانی عێراق ئەڵێ ئامۆژگاریتانەکەم هەموو گفتوگۆیەک سەبارەت بە هاوپەیمانی و پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق لەگەڵ ئەمریکا ببڕن و ئەم پرسە پرسێکی عێراقیە تەنانەت ئەڵێت ئەگەر هەر پەنا ئەبنە بەر وڵاتانی دراوسێ پەنا بەرنەبەرە وڵاتانە بۆ چارەسەرکردنی کێشەی کارەبا بۆ چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی بۆ چارەسەرکردنی ئەو خەلەل و کەم و کوڕیانەی لە بێکاری هەیە لە کەرتی پەروەردە هەیە و لە کەرتی تەندروستی هەیە ئایا ئەمە ناکرێ وەکو خوێندنەوەی بۆ بکرێت کە مقتەدا سەدر تێگەیشتووە لەوەی کە لە پشتەوە شتی دیکە ئەگوزارێت و هەندێک وڵاتی دراوسێ دەستیان لێناوەتە ناو باسەکەەوە بۆیە ئەوێ شەقام بجوڵێنێت و فشار دروست بکات خۆی ئەو ململانەی سیاسیانەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی سیاسی عێراق بە تایبەتی لە ناو ماڵی شیعە هەیە لە ئاستێکی مەترسیدارە لە دوای هەڵبژاردنەکان کە ئەنجامی سەرەتایی دەرکەوت دیارە لیستی سەدرەکان توانیان لە 50 زیاتر بێنن و خۆی بۆ ئەوە دانایە وەکو براگەورەیەک بتوانێت حکوومەت تشکیل بکاتن و تەحالف بکات لەگەر چەند کوتەلێکی تری براویتە و ئێستا تقریبا سێ هەفتەی یەکەم بەو ئاراستەیە سیاسەتەکە بەڕێوە دەچوو دواتر حزبی داوە بە خۆکەوتن هەردوو باڵی عەبادی و مالکی لەگەر هادی العامری کە فتح با بڵێن هاتن سەردانی کوردستانیان کردو تا ڕادێک اتفاقێکی مەبدەئی لەوانەیە دروست بوو بێ لەگەر پارتی و یەکێتی ئەگەر بێ ئەو 5 حزبەمە با بڵێن هەردوو باڵی حزبی داوە لەگەر فتح لەگەر پارتی و یەکێتی یەک بگرن زیاتر لە 165 کورسی بەدەست دێنن و ئەوان دەتوان ببنە گەورەترین کوتلە و حکوومەتیش تشکیلکەن ئەو کاتە سائیرۆن با بڵێن مقتەدا سەدر دەکەوێتە پەناگیر دەبێتن یان دەبێتە معارەزە ئەویش ئەوەی ناوێ کە ئەوەی ناوێ ئیتر شارع دەجوولێنی بە شێوەیەک لە شێوەکان من تەسەوڕ دەکەم کەەوەی ئێستا دەگوزارێ زیاتر سەرنجڕاکێشانی عاتیفەی خەڵکە ئەگەر نا ئەگە مەسەلە کارەبا و ئاوی خراپ بێ ئەوە لە 2023 کێشەی کارەبا و ئاوی خراپ لە بە تایبەتی لە بەسرا و لە شارەکانی باشووری عێراق هەر هەیە بۆ بەو شێوەیە نەبووە و زۆربەی وەزیرەکانی خەدەمی لە کابینەی ڕابردوو لە کابینەی بەڕێز مالکیشدا زۆربیان سەر بە سەدرەکان بوون دەبا وەزیرانە کارەکانیان ئەنجام بدابایە ئەنی ئێستا زۆر خراپە بۆ سیاسەتمەداران کە پەنا ببەنە بەردەنجی عاتیفەی جەماوەری بەسیط بۆ ئەوەی مەرامی سیاسی خۆیان پێ وەربگرن یانەوە تا مزایدەی لەسەر بکەن لێرە و لەوێ من تەسەوڕ دەکەم ئەگەر حکوومەتی بەغدا بە حەکیمانە بیرکاتەوە وەکو ئەو بڕیارە باشانەی کە بەڕێز عەبادی دایتی یارمەتی خەڵکی بەسڕا بدا ئاو کارەبایان بۆ چاکتر بکە هی جنوب بە شێوەیەکی گشتی فرصی عمل کە دەرێت 10,000 فرصای عملمان داوە بۆ خەڵکی بەسڕا چەند معهدێکی پێگەیاندنی کاروباری نەفت و شؤونی مشتەقاتی نەفتی دروست بکە بۆی خەڵکی بەسڕا پێ ڕابگا باشترە لەوەی کە خەڵک شەریکەکان لە دەرەوە خەبیر و شتیوا بینن ئەنی ئەوە دەبیتە بوژانەوەیەک بۆ خەڵکی بەسڕا نابێ ئەوە لەبیر بکەین کە زیاتر لە 3 ملیۆن بەرمیل نەوت ڕۆژانە لە بەسڕا هەناردە دەکرێتەوە زیاتر لە 180 موازنەی عێراق لەسەر ملی بەسڕایە بۆیە ئەوان حەقی خۆیانە داوای ئیقلیم بکەن حەق خۆیانە داوای امتیازات بکەن زۆر حەقیان هەیە بەڵام وەکو پێویست حتا کوتەلی سیاسیەکانیش تەنها لێیان دەخۆن و سوودیان بە جەماوەرە گشتەکە نەگەیاندووە من تەسەوڕ دەکەم ئەو احتقانێک کە هەیە ئەگەر بێ ئیستیعاب بکرێتن لەلایەن حکوومەتەوە بە ئیجابی و ئیستقبال بکرێەوە شەڕ نەبێ و بە گولە لە خەڵک نەدەن خەڵک شەهید نەبێ زیاتر بریندار نەبێ با ئاویان پێداکەن با گولەی مەتاتی باوێن با ڕێگا و شوێنی تر هەیە بگیرێتە بەر کە دیموکراسیانەیە نەک بە تۆ ڕوبەڕوو بە گولەی حەیلە هاوڵاتیان بدەی ئەوە زۆر مەترسیدارە و گەورەتر دەبێ
لەوەش خەتەرتر ئەوەی ئەگەر هات و ئەو خۆپیشاندانە بگاتە بەغدا کارە سات دروست دەبێ بەڕاستی. سوپاس دەکەم دکتۆر تارق دێمەوە لاتان بێگومان بۆ پرسیاری دکتۆر سامی لایەنێکی دیکە یاخود شرۆڤەیەکی دیکە بۆ ئەوەی ئێستا لە شارە جیاوازەکانی عێراق لە ناوەڕاست و باشوور ئەگوزەرێ ئەوەیە کە ئەوترێت ئەمە یەکلاکردنەوە و پاکتاوکردنی حساباتی نێوان ئەمریکا و ئێرانە لەسەر گۆڕەپانی عێراق. ئێوە لەو بارەیەوە ڕاتان چییە؟ بێگومان کارتێکردن سەر هەندێ دێتەکردن کو بێژین سیاسەتە ئەمریکا یان سیاسەتە ئیرانی عێراقیدا کا بەرەف کیشتلایی و بچیدن هەرچەندە ئەس خوددانەوێ باوەریەمە چەندین جارا و بەحسەتی تەکردن کا کیە خوددانێ سیاسەتت عێراقیدا چه ئەمریکا یان ئیرانە و هەندێک بەرەفندێڤە چنکو شیانێت ئیرانێ پترنش بەر وەکو عرد پتر سیاست مەدار و بێژین حەزبێن لایەنێن سیاسیت شیعی تێنە حسابکردن سەرب ئیرانێڤە بەس ئەس خوددانەوێ باوەریەمە تایبەت پشتی 2011 حتا 2011 دەرفەتێک هەبوو کوبەری ڕسمی عێراقش بێژین ئەمریکاش عێراقی دەربکەویتن وەکو اتفاقیەکت نابەرە ئەمریکا و عێراقیدا پشتی 2011 حتا نوکە بەردەوام سیاسەتە ئەمریکی لەگەل ئیرانی دەفمن سیاسەتەکە تمامکەرە نەئێکە لایەنی دی بێبارد کەتش عێراقی ئیران ئەتزانیتن vێتن ئەمریکا وجودەکەت منطقەدا هەبیتن و ئەمریکاژی ئەتزانیتن بێ ئیرانێ کار نایەتەکردن العێراقی لەوما ئەس حتا نوکە ئەو قەنەعەتە نینە ئەو شەڕێت تێتە بەحەسکردن کو تێواری سەدری بێژن ڕاوتێ سەدری تێتە ئەژمارتن کو تێوارێکی وەطەنیە سەر پتر خەلیجی vەیە و نێزیکی خەلیجی و عەرەبایە و ڕاوتێ دی حكمة أو بيجيني دعوة يان أولا يعني دي حتى كو حاجة شعبية تتهجمرتن كو سرب إيراني فا دفمن شراوت الصدري بقري حتى آخر نفرك الشيعي عراقي ده سرب إيراني فا بي بريارة إيراني إك شوانشت بريارة كبدتن تاني تشتكي دي هاي كود بيجني توزيع أدواره دا بشكرنا رولي فالا يعني لا يعني الشيعي چونكو دياره خلق 2003 حتى انك نرازيش ادا حكمه بقشتي وادا حزبا وديار بود خلال خوبيشاندانا دا چند مقرات حزبي جهات نصوتن بل ادفين چانيا سيطري السرفيجا دا شيعي بكن بوريكي كو هجرك حزبك يان لاينكي بالفعل سر اساسي عاطفه خلكي بجولين لفلفينن لو ما افريكا روتي الصدري شهمية بتر تتنياسين كود بيتا روتاك سرب شارعي ذا يان شيت شارعي بقريت يان شيت شارعي بلفلفينيتن لو ماجي خو بيشاندانت برينو كاجي مدينة البغدا وقدما دا خازا مليونيت كر مظاهرة مليوني هذه روتي صدري شيا بكتن افروجي من او قناعتها روت صدري لو ما هات يسر جادي انجي تويتر دا انجي دا خازيت خود كتا خداني في و خوبیشاندانا بدیت نام بالفعل روت صدری دیشتن تحریک که هو سابقتن لفلفینه که بکتن برفی سیاستی و او دکتر طارق آماجه پیکری اگر حزب الدعوه یان لاین دیت عراقی دوین بی روت صدری حکمته که پیک بینن رساله که نامه که من قناعته او نامه او خوشت زانن بلدی سابو جاده دیار کتن کو اف نامه ویت بگهیتن نینه حكمتك عراقي بيتا بيك إينان حتى بشتي 2008 جي حكمتك عراقي بيتا بيك إينان بلا أنك براوة يد شيعي وتايبت روت صدري من باور حكمتها دهاتي جي فيت وجودك روت صدري تده بيتن لو ما أزبيجم أفا خو بيشاندانا دي سابل فعل قورينك السياسة ده بس لذكرنك أبو بيك إينانا وحكمتي أو هميلاين شيعي بيك فا بجدار ده بله سپاس دەکەم دکتۆر سامی دکتۆر تارق سەبارەت بە خۆپیشاندانەکانی عێراق حەیدەر عەبادی یعنی باس لە لایەنێکی دووفاقیەکەین بۆ نمونە لە توییتێکی خۆیدا لە 19/12/2017 سەبارەت بە خۆپیشاندانەکانی هەرێمی کوردستان کە تا ئێستا لە تویتەرەکەی ماوە ئاماژەی بەوە داواڵەیە ئەوەی لە هەرێمی کوردستانە گوزەرێ بەداخەوە ئەنجامی سیاسەتی هەڵە و بڕیاری ڕیفراندەمە و پێویستە لەسەر دەسەڵاتە کانی ئەمن و ئاسایی شێرێمی کوردستان ڕێز لە خۆپیشاندەران و مافی خۆپیشاندان و هەروەها ئازادی ڕادەربڕین بگرن بەڵام ئێستا ئەبینی هەڕەشەیەوەکە کە ڕوبەڕوویان بێتەوە و زیاتر لە 12 کەسیان لێ کوژراوە و چەندینیشیان لێ بریندارە پێت وایە ئەمە بەمانای ئەوەیە کە حەیدەر عەبادیش وەکو پێویست بە ڕێکوپێکی خوێندنەوەی بۆ خۆپیشاندانەکان نەکردووە
بالتأكيد حيدر عبادي لرحمي حزب الدعوة سركرديشي سياسي واندامي مكتبي سياسي ومساعد أمين عامي حزب الدعوة سندين صالة للدروة ولناوي عراق خباتي كردوها لم ريبازا وحيدر عبادي أجرتي لروي فكرة وهندك كراوي زياتري بي وديارة لا نكاني تريان لنا وعزاي حزب دعوة بلام لقرا وجدان نيتوانيا ئەو جۆرە دیموکراسیە بێنێتەکایەوە و چەندین جار ئێمە ڕوبەڕوو پێمان گوتووە تۆ نەبووی بە برا گەورەی هەموو عێراقیەکان ئێمە متمانەمان پێیدا وەکو سەرۆک وەزیرانی ئیتیحادی بۆ هەموو عێراق بەڵام بەداخەوە نەک سیاسەتی دووفاقی لەسەر مەسئلەی ریفراندۆم لە زۆر بابەتی تر لەسەر مەسئلەی نەود لە سەحبکردنەوەی قانونەکانی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان لەسەر جێبەجێ نەکردنی مادەی 140 ئەوانە هەمووی سیاسەتی دووفاقی بووینە کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و یان وەکو عێراقیەک سەیری ئێمەی نەکردووە ئێستا داواکە خۆی گرتوتەوە ئێستا خەڵکی بەسرا لێی ناڕازیە خەڵکی نەجەف و کەربەلا لێی ناڕازیە کوتلە سیاسەکانی تر لێی ناڕازینە واتە من تەسەور دەکەم هەموو جەماوەری عێراق گەیشتونەتە ئەو قەناعەتێک کە حزبی داعوە فەشەلی هێنا لە حکومڕانی 15 ساڵی ڕابردوو بۆیە ئێستا دایانەوێ سیاسەتەکە بگۆڕن باشترین چارەسەریش بۆ عێراقێکی ئایندەی دیموکراتی ئەوەیە کە عێراق ئەگەر بە فیدرالیش بمێنێتەوە ببێتە 4-5 هەرێم تاکو ئەوانە هەر یەکە لەژێر دەستورێکی تایبەتی خۆیاندا بتوانن ماف و ئازادیەکان و خزمەتگوزاری زیاتر بە شارەکانیان بگەین. بەڵێ دکتۆر سامی لە سی چرکەدا داوای لێبوردنەکەم کاتم تەواو بووە وەڵامم بدەیتەوە زۆر بە کورتی پێم بڵێ سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسیەکان چۆن سوود لەو ئەزمونەی ئێستای عێراق وەربگرن و لە هەرێمی کوردستان پێچەوانەکەی دروست بکەن کە وڵاتی نەڕژێتە سەرجادە و دۆخی باش بێت. بێگومان ناومە ئەولی بۆ سەرکردێتمێت هەرێمە کوردستانی پێتەڤە بالفعل vêjî bixwebkene dersek wanek ku hindî pêçê bîtin ka çend şiyan tê de hene pitir xizmetguzariya pêşkêşî xelkê me bikin rast e Herêma Kurdistanê wekû parêzgehên Herêma Kurdistanê gelek baştir bêjîn başûrê Iraqê bes pêtiviya pitir xizmetguzarî û godana dengê hewlatiya û xelkî ebtinê çavêwal hindê nebît hizbayetî bêtekirin an jî heta hukmranî jî vî curî bêtekirin dîrî hewlatî hewlatî pêtiviye taybetî mewzeyê mûçê fermanbera û her wisa jî xizmetguzariyê çend pê biketin vê namê بگەین تا خەلکی و ئازیل گەل وەمە و هاریکاری وەمە بۆ خزمەت پێشکەشکردنە خزمەتێ. دکتۆر سامی ئەتروشی پارلەمانتاری پێشووی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پەرلەمانی عێراق لە دهۆکەوە زۆر سوپاس. دکتۆر تاڕگەردی پەرلەمانتاری پێشووی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی عێراق لە هەولێرەوە سوپاس بۆ هەردوولاتان سوپاس بۆ ئەو زانیاریانە و ئەو دەرفەتانی بە ئێمە و بە بینەرانتان بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات سوپاسی یادگارفایەق و تەواوی هاوکارانم لە سلێمانی لە هەولێر لە دهۆک قبول بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.